لە بەرنامەی چاوی گەلی کوردستانەوە سڵاوی ئەمەتان لەبێت ئەم کات و هەموو کاتێکتان باش بێت با یارمەتیاوکارانم بەرنمەیەکی نوێتان پێشکەش دەکەین لە بەرنامی ئەم جارەماندا باز لە پرۆژەکانی ئیدارەی ڕاپەڕین و تەواوبوونی هەیکەلی ئیداریەکەی دەکەین باز ئەو پرۆژانە دەکەین کە لە ماوەی ڕابردوودا ئەنجام دراون چ ئەو پرۆژانەی کە تەواوبوون چ ئەو پرۆژانەی کە ئێستا لە کارکردندان ئەو پرۆژانەش کە ڕاگیراون. باز لە گرنگی هەر یەک لەو پرۆژانە دەکەین کە لە درێژی بەرنمەکە دایمە ئاماژەی پێدەدەین هەر یەک لەو پرۆژانە چ گرنگیەکیان هەیە لەسەر ئاستی کوردستان و تەنانەت لەسەر ئاستی دانیشتوان یاخود سنووری ئیدارەی ڕاپەڕین بۆ هاوڵاتیان و بۆ دانیشتوانی ئەو سنوورە چ گرنگیەکی دەبێت هەڵبەت شوێنی جوگرافیا یاخود هەڵکەوتی جوگرافیای سنووری ئیدارەی ڕاپەڕین بە شێوەیەکە کە تایبەتمەندی خۆی هەیە چ لە ڕووی بازرگانی لە ڕووی پیشەسازی لە ڕووی کشتتوکاڵی لە ڕووی گەشت و گوزار لە ڕووی ئاژەڵداریەوە تایبەتمەندی خۆی هەیە کە گرنگە حکومت بایەخی زۆری پێ بدات هەر یەک لەم سێکتەرانە ئەگەر گرنگی پێ بدرێت دەبێتە سەرچاوێکی داهاتی باش بۆ هەرێمی کوردستان. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ هیوا قەرەنی کە بەڕێزیان سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕینن با شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیە و لەگەڵی مەجا ئامادەیە کاکیوا سڵاوت لێبێت سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. میوانی دووەممان هەر لە ڕانیەوە سەرجەم بینێرانی گەلی کوردستانیش باش زۆر سپاس. میوانی دووەممان هەر لە ڕانیەوە کاکشوان شوان شێخە قەرەنی کە بەڕێزیان چالاکوانی مەدەنین ئەویش هەر لە ڕانیەوە لەگەڵی مەجا ئامادەیە سڵاوت لێبێ کاکشوان سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس کاکیوا کاکشوان سەرەتای بەرنمەکە بە گرافیک دەست پێ دەکەین هەندێک ئامار و زانیاری لەسەر سنووری ئیدارەی ڕاپەڕین و پرۆژەکان دەخینە ڕوو دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین لە کابینی شەشەم لە 2 ساڵی 2011 بڕیاری ئیدارەی سربەخۆیی ڕاپەڕین درا و دواتر هەڵەبجە و سۆران و زاخواتە ئەم شوێنانش بڕیاری ئیدارەی سربەخۆییان بۆ درا و 7 بەڕێوەبەرایەتی گشتی هەتا ئێستا کراونەتەوە لە سنوورەکەدا. چینە گرافیکی دواتر. سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە 8 ساڵی 2011 ڕەزامەندی دەربڕی لە 1 ساڵی 2012 فەرمان بۆ سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆیی ڕاپەڕین دەرچوو لە 5 ساڵی 2012 دەست بە کاربوون. کاکیوە ئەگەر سەرەتای گفتوگۆکانمایە سەرەتای پرسیارەکەم بەوە دەست پێ بکەم کە دامەزرانی ئیدارێکی سربەخۆ بۆ ڕاپەڕین چ دەستکەوت و چ بایەخێکی هەبوو یاخودەوە تا چ گرنگیەکی هەبوو لە چ ڕوانگەیەکەوە گرنگی هەبووە. زۆر سپاس. دیارە ئیدارە ڕاپەڕین یەک لە داخوازی و داواکاریەکانی خەڵکی ڕاپەڕین بووە. ئەو داخوازی و داواکاری خۆی لەوەدا دەبینێتەوە کە لە 5 ساڵی 1991 ڕاپەڕین لە شاری ڕانی دەواازەی ڕاپەڕین وەکو دەستپێک و چەخماخی ڕاپەڕین لەم شارە دەستی پێکرد. دوا بەدوای ئەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو هەر لەو کاتەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەکو وەفایەک و پاداشتێک بۆ ڕاپەڕینی شارێڕانی دەواازەی ڕاپەڕین بڕیادرا کە ئەو کات ڕانیە بکرێ بە پارێزگایەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. دیارە ئەو بەڵێن و گفتانەمایەوە تاوەکو پرۆسەی ئازادی ساڵی 2023 ئەو بە پارێزگاکردنی هەر شار و شارۆچکەیەک پێویستی بە ڕەزامەندی حکوومەتی مەرکەزی عێراق بوو. بۆ مەبەستا دوای پرۆسەی ئازادی ساڵی 2023 کە جارێکتر حکوومەتی تازای عێراقی پێکێنرایەوە حکوومەتێکی فدرال بوو ئەو کاتش جارێکتر پێویستی بە ڕەزامەندی ئەوێ بوو بۆیە نەتواندرا لە کاتی خۆیدا کە ئەو بەڵێنەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرجەم لایەنە سیاسەکان بە خەڵکی شاری ڕانی دەواازەی ڕاپەڕینیاندا بوو کە ڕانیە بکرێ بە پارێزگایەک بووە کە لە ساڵی 1999 لە پەرلەمانی کوردستان هەمان بڕیار دەرچوو بوو کە شاری ڕانیە و هەڵەبجە و سۆران و شار و شارۆچکەیەکی تریش بکرێن بە پارێزگا. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینی شەشەم بۆ جێبەجێکردنی بەشێک لە داخوازیەکانی خەڵکی ڕاپەڕین بڕیاریدا کە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕینی استحداز بکرێ و لە گرافیکەکەی بەڕێستان بوو لە مانگی 11 ساڵی 2011 بڕیاری ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین دەرچووە لە 5 2012 وەکو دەستپێک و دەست بەکاربوونی ئیدارەکە و دارانی سەرپەرشتیاری ئیدارە ڕاپەڕین
لە شاری ڕانیە ئیدارە ڕاپەڕین کرایەوە. بەڵێ باش کاکی واتە ئێستا چەند لە گرافیکەکەی و ئامارەکەش ئاماژەمان پێدا کە حوت بەڕێوەبەراتی گشتیە تا ئێستا کراونەتەوە هیچ هەوڵێک نەدراوە بۆی کە بەڕێوەبەراتی گشتیەکان زیاد بکرێت لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. دیارە ئەمساڵ خۆشبەختانە توانراوە 6 بەڕێوەبەرایەتی گشتی لە سنووری ڕاپەڕین استحداز بکرێت کە سەرجەمیان بە ئەو بەڕێوەبەرایەتی گشتیانن کە لە بوارێک گەیاندنی خزمەتگوزاری یاخود بەڕێوەبەرایەتی گشتی خزمەتگوزاریەکان خزمەت بە هاوڵاتیان دەکەن. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەیە، بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانە، بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانە، بەڕێوەبەرایەتی گشتی کارەبایە، بەڕێوەبەرایەتی گشتی کوشتتوکاڵە و بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و کاروباری زیندانیانی سیاسیە. و ئێمە ئێستا لە هەوڵداین بۆی بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبانیش بکرێتەوە و لە ئایندەشدا بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەر بکرێتەوە. دیارە بۆ خۆی لە ڕووی هەیکەلی ئیداری لە حکوومەتی هەرێمی کوردستان مەرجی نییە سەرجەم بەڕێوەبەرایەتی گشتیەکان لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکاندا هەبێت. بەشێکی زۆر لە بەڕێوەبەرایەتی گشتەکان خۆی هەر تەبیعەتی وەزارەتەکان و هەیکەلی وەزارەتەکان هەیە لە پارێزگاکانە. مەرجنی ئەو شوێنانەی کە نەکراون بەڕێوەبەرایەتی گشتی لە شوێنەکانی تر بەڕێوەبەرایەتی گشتیان هەبێت. هەر خۆی تەبیعەتی کارەکە ئاوایە بەڕێوەبەرایەتیەکان لەسەر ئاستی پارێزگا و ئیدارە سەربەخۆکانن و بەڕێوەبەرایەتی گشتەکان تەنها لە ئاستی هەرێمی کوردستان یەک بەڕێوەبەرایەتی گشتی هەیە. لە نمونەی بەڕێوەبەرایەتیەکانی وەزارەتی دارایی، بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیس کە سەرجەمیان یەک بەڕێوەبەرایەتی گشتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەیە. دیارە هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانش لە سنووری ڕاپەڕیندا هەن و ئەو بەڕێوەبەرایەتیە گشتیانی کە تاوەکو ئێستا ئیستحداسیش نەکراون. ئێمە لەگەڵ وەزارەتەکان کۆنتاکتمان هەیە بە نمونە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین ڕاستەوخۆ ئێستا سەر بە دیوانی گشتی وەزارەتی ڕۆشنبیری و هونەرە. بەڕێوەبەرایەتی پاراستن و چاکەکردنی ڕێگاوبانی ڕاپەڕین ڕاستەوخۆ سەر بە بەڕێوەبەرایەتی سەر بە وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێکردنە. بۆیە مەرجی نییە ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە نەکراون بە بەڕێوەبەرایەتی گشتی تاوەکو ئێستا پەیوەست بن بە بەڕێوەبەرایەتیەکانی سلێمانی و جگە لەو بەڕێوەبەرایەتی گشتیانی کە باسمان کرد. ئێمە ئێستا ڕەزامەندی استحداثکردنی 6 بەڕێوەبەرایەتی سەر بە وەزارەتی پیشەسازی و بازرگانیمان وەرگرتووە کە لە ئایندەیەکی نزیکدا سەرجەم ئەو بەڕێوەبەرایەتیانە لە سنووری ڕاپەڕین دەکرێنەوە و لە چەند ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان لەلایەن وەزارەتی سامانە سروشتیاکانەوە ڕەزامەندی دراوە لێرە دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانی سنووری ڕاپەڕین کەوانش سەرجەمیان بەڕێوەبەرایەتی گرنگ و پێویستن بۆ ئەو سنوورە. بەڵێ دەست خۆش کاکیوە کاک شوان ئیداری سەربەخۆ بۆ هاوڵاتیان چ گرنگێکی هەیە لەگەڵ ئەوانشدا گۆڕینی بەڕێوەبەرایەتیەکان لە بەڕێوەبەرایەتیە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی چ گرنگێکی دەبێت بۆ هاوڵاتیان چ کار ئاسانێک بۆ هاوڵاتیان دەکات؟ گومانکردنەوەی ئیدارەی سەربەخۆ لە دەڤەری ڕاپەڕینیەکێکە لە دەستکەوتە هەرە گرنگەکان کە ئەکرێ سوودێکی زۆری بۆ هاوڵاتیان هەیە بۆچی بۆ کەمکردنەوەی ئەو ڕۆتینی ڕۆژانە کە هاوڵاتیان ڕوبەڕوویە بنەوە جاران ئەگەر پێویستیان بە ئیشێک بووە ڕەنگە سلێمانی هەولێری پێویست بووە ئێستا ڕاستەوخۆ هەندێکیان لێ ڕانیە جێبەجێکردن هەندێکی تریان ڕاستەوخۆ ڕەنگە لە ڕانیەوە ئاراستەی هەولێر بکرێن و ئەوانە بێگومان ئەو هەیکەلی ئیدارە ڕاستە کەم و کوڕی هەیە بەڵام لە هەمان کادا کاراسانێکی باشی بۆ هاونیشتیمانیان کردووە کردنەوەی بەڕێوەبەرایەتیەکان و گۆڕینیان بە بەڕێوەبەرایەتی گشتی بێگومان دەستکەوتێکی زۆر گرنگە بە هەمان شێوە کاراسانی زۆر بۆ هاونیشتیمانیان لە دەڤەرەکە ئەکا ئەو کاراسانێش وە ئەکە هاوڵاتیان ئەم ئەو مەترسیانەی کە ڕوبەڕوویانە بۆ لە ماوەی ڕابردوو لە ڕێگاکانی نێوان سلێمانی ئیدارەی ڕاپەڕین سلێمانی ببورنی ئیدارەی ڕاپەڕین هەولێر یان شوێنەکانی تر ئەو واکە ئەو مەترسیانە زۆر کەم بێتەوە بەڵام ئەو ئیدارە کە هەیکەلەکەی دروست کراوە بەڕێوەبەرایەتیەکان بوونەتە بەڕێوەبەرایەتی گشتی بێگومان پێویستیان بە لالێکردنەوەی زیاتر هەیە پێویستیان بە ئاوردانەوەی زیاتر هەیە بۆ ئەوەی زوو بکەونە سەر پێی خۆیان و بتوانن کە مامەڵەکانی هاوڵاتیان کاری هاوڵاتیان لە ئاسپاسەکانی هاوڵاتیاندا بێ بۆ ئەوەی بتوانن لە قۆناغەکانی داهاتوودا برەوە بەڕێوەبەرایەتیە گشتیەکان بدرێت و ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە لا سنوورەکەنین بتواندرێ ئەوانش بکرێتەوە بۆ ئەوەی کاراسانی بۆ هاوڵاتیان بکات لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. بەڵێ زۆر باشە ئەچینە لای چەند گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخینە ڕوو دواتر قسەی لەسەرەکەین. فراوانبوونی سنووری ئیدارەکە کە قەزای ڕانیە قەڵاتزێ حاجیاوا و ناحیەی چوارقوڕنا بێتواتە سەرکەبکان سەنگەسەر ژاراوە هێرۆ هەڵشۆ و ئیسێوە لە 28 سی 2011
11 ئەنجومەنی پارێزگای سلێمانی خدران و بنگردیش چوونە سەر سنوورەکە و بخرێتە سەر ئیداری ڕاپەڕین. زانین گرافیکی دواتر چیمان پێ دەڵێ؟ پرۆژەی خزمەتگوزاریەکانی ڕانیە 16 گەڕەکی ئەو گەڕەکانی پرۆژەکانیان بۆ تەواو کراوە، تەواوی پرۆژەکانیان بۆ ئەنجام درراوە 16 گەڕەکەن و ئەو گەڕەکانی کە بەشێک لە پرۆژەکانیان بۆ کراوە 23 گەڕەکن. ئەو گەڕەکانی کە هیچ پرۆژەیەکیان بۆ نەکراوە 16 گەڕەک ماوەتەوە. دەچینە گرافیکی دواتر. دەستی ئاوەدانی قوبات تاڵەبانی لە ڕاپەڕیندا چەندین پرۆژەی استراتیژی وەستا و بەگەر خراونەتەوە، لەوانە پردی دەربەندی ڕانیە کە 12 ملیارد دیناری بۆ تەرخان کراوە و ئاوی ڕانیە 8 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە کە 30 ملیۆن دۆلاریشی بۆ دەستنیشان کراوە. کاکیوە بەپێی و ئامارانە بێت کە خستمانە ڕوو ئەو گەڕەکانی کە کار و پرۆژەیان بۆ کراوە 16 گەڕێکیان پرۆژەکانیان بە تەواوی بۆ ئەنجام درراوە، 16شیان هیچی بۆ نەکراوە، بەڵام 23 گەڕێکیان نیوەی پرۆژەکانیان بۆ کراوە نیوەی بۆ نەکراوە. ئەوەی کە 16 گەڕەکەی کە کراوە ئەو وازەحە و دیارە، ئەوەشی کە نەکراوە هەر دیارە، بەڵام ئەوەی کە پرۆژەکانیان وەستاوە هۆکاری وەستانەکانیان بۆ چیان بۆ نیوەی پرۆژەکانیان بۆ کراوە نیوەی نەکراوە. دیارە ئیدارە ڕاپەڕین تەنها شاری ڕانی و مرکزی شاری ڕانی ناگرێتەوە. ئیدارە ڕاپەڕین وەکوەر لە گرافیکی ئێوەش هاتبوو هەزی قەزای پشدەر ڕانیە حاجیاوە دەگرێتەوە و لە 8 ناحیە پێک دێت. پرۆژە خزمەتگوزاریەکان لە هەمویان جیاوازن لە هەموو شار و شارۆچکەکان وەکو یەک نییە. ئەوەی کە ئێوە باستان کردو تەنها مرکزی شاری ڕانیە کە شاری ڕانیە لە دوای ساڵی 1990ەوە فراوانبوون و گەورەبوونێکی زۆر خێرایی بەخۆیەوە بینیەوە. لە تاوەکو ساڵی 91 ڕانیە 11 گەڕێک بووە، لە تاوەکو 2003 بۆ بە 13 گەڕێک بووە، لە کاتی ئێستادا نزیکی 50 گەڕێک دەبێت تەنها مرکزی ئیدارە ڕاپەڕین کە شاری ڕانیە. لەسەر مەوزوعی ئەو شوێنانەی ئەو گەڕەکانی کە خزمەتگوزاری تەواویان بۆ کراوە یاخود ئەوانەی کە بەشێکی بۆ کراوە ئەوەی هیچی بۆ نەکراون، پێم وایە لەوانێ بەشێک لەو داتا و ئامارانە بە حەقیقی دەرنەچێت و ڕاستە لە کۆمەڵە گەڕێک کە لە دوای ساڵی 2013 دروست بوون کە هەموو لایشمان دەزانین کە لە ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان تووشی قەیرانی دارایی شەڕی نەگریسی داعش و دواترین شتیش نەخۆشی کۆرۆنا بوو کە هۆکارێکی گرنگ بوو بۆ ئەوەی کە داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ ببێتەوە ئەولویەتی کاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ موچە ببێت. بۆیە دەتوانم بڵم هەموو ئەو گەڕەکانی کە لە کاتی ئێستادا لە شاری ڕانیە ژیانی تێدا دەکرێت بەشێک لە خزمەتگوزاریەکانی تێدا هەیە کە خزمەتگوزاری سەرەتاییەکانن. ئێمە هیچ گەڕێکێک نییە لە شاری ڕانی کە کارەبای نیشتیمانی پێنەگەیەندرابێ و دەتوانم بڵێم لە ساڵی 2013 ئێمە مانگا ساڵانە بای نزیکی 2 میلیارد دینار تەنها بە تانکەرین پرۆسی ئەو بۆ ئەو شوێنانە دابین دەکرا کە سەرچاوی ئاوی پێنەگەیەندرا بوو تەنها لە ڕانیە. لە کاتی ئێستا دەدەت ئەو ڕێژەیە بۆ کەمترین ئاز دابەزیەوە، ئەویش بۆ ئەو شوێنانەیە کە دەتوانم بڵم بەشێکی ئەو گوندانی دەوروبەری ڕانیەیە کە ئێستا نزیک بوونەتەوە لە ڕانیەوە وەکو پێویست خزمەتگوزاریەکانیان پێنەگەشتووە بە تانکەرین ئاویان بۆ دابین دەکرێت. بۆیە هەموو دەتوانم بڵم بەشی هەرە زۆری گەڕەکەەکانی شاری ڕانیەکەەوەی ئێستا ژیانیان تێدا بەشێک لە خزمەتگوزاریەکانیان تێدا هەیە، بەڵام پێویستی بەوەیە کە خزمەتگوزاری تەواوەتیان پێ بگەێنرێ. ئەو گەڕەکانە هەمویان لە ڕووی ئاوەوە بەشێکیان لە ڕووی ئاوە ڕۆوە دەتوانم بڵێم وە ڕێگەسازی سەرەتاییشیان بۆ کراوە، بەڵام پێویستی بەوە هەیە ڕانیەکێک لە گرفتە هەرە سەرچەکانی ئەوەیە کە بەشێکی کەم لە گەڕەکەەکانی تاوەکو ئێستا کاری قیر و کۆنکرێتی کۆڵانەکانی بۆ کراوە کە ئەو یەکە لە گرفتە هەرە گەورەکان کە هەرچی بۆ ڕانیە دەکرێت ناتوانرێت سیمایەکی جوانی پاک و خاوێن بە شاری ڕانیە بدە. ئەجینا لە ئەگەر بێ بەراورد بکەی لە لەگەڵ ساڵی 91 لەگەڵ ساڵی 2003 لەگەڵ ساڵی 2005 ڕانی هەم فراوانبوونێکی گەورەی بەخۆیەوە بینیەوە هەم گەشەسەندنێکی گەورەشی لەبارەی خزمەتگوزاریەوە دە ساڵ نەبوونی پرۆژە و بودجەش بە دڵنیاییەوە کاریگەری هەبووە لەوەی کە دەستی ئاوادانی زیاتر بەو سنوورە بکات. سەبارەت بۆ دوو پرۆژەی کاماژەمان پێدا پردی دەربەندی ڕانیە و پرۆژەی ئاوی ڕانیە. ئەم دوو پرۆژەیە ماوەی چەندێکە
دەست بەکارەکانی کراوە بۆچی تەواو نەبووە ئێستا لە سەدا چەندی تەواو بووە کەی بە تەواوی کۆتایی بەکارەکانی دێن بەڵێ دیارە ڕانی وەکو سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەدەرنیە لە وەستانی ژمارەیەکی زۆر پرۆژە لە سنوورەکەدا لە کاتی ئێستادا لەوانەیە بای سەروی 100 میلیۆن دلار لە لای ئێمە پرۆژە هەبێ و ئەو پرۆژانە کە پرۆژەی کۆنن دەگەڕێنەوە بۆ ساڵی 2012 و 2013 کە وەکو پێشتر باسم کرد بەهۆی قەیرانی دارایی و بڕێنی بودجەی هەرێمی کوردستان و شەڕی نەگریسی داعش و پەتای کۆرۆنا کە هەموو ئەو پرۆژانە پەشیان کەوت ئێمە لە ساڵی 2018 بە پشتیوانی ڕاستە خۆی بەڕێز کاکوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵمەتێکی زۆر باش بۆ تەواوکردن و دەستپێکردنەوەی هەموو ئەو پرۆژانی کە لە سنووری ڕاپەڕین داوەستا بوون کاری زۆر باش کرا لە تەواوکردنی بینای خوێندن لە کارکردن لە بواری ڕێگاوبان لە سەرجەم شار و شارۆچکەکان لە سنووری ڕاپەڕین و لەگەڵیشیدا دواتر کە بەردی بناغی پرۆژی پردە دەربەندی ڕانیدانرا دیارە پرۆژەیەکی تازەیە و تاوەکو ئێستا ئەو وادەی کە بۆ دیاری کراوە لە وادەی دیاریکراوی خۆی داهەیە کارەکانی بەڵام ساڵی ڕابردوو بەهۆی نەبوونی سیولەی نەقدی و کەمی بودجە و تەرخانەکردنی بودجە بۆ ئەو پرۆژەیەک سستی لە کارەکانیدا هەبووە بۆ ماوەی چەند مانگێک پرۆژەکە وەستا دواتر لەسەر بڕیاری بەڕێز کاکوبات و بە پشتیوانی بەڕێز دکتۆر ماکوان لە بانکی هەرێم لە سلێمانی توانراوە سیولەی نەقدی بۆ ئەو پرۆژەیە دابین بکرێەوە لەگەڵیدا پرۆژەکە دەست بەکار ببێتەوە ئێستا کارەکانی زۆر بەباشی و خێرایی دەڕوا و دەتوانم بڵێم لە سەروی 160 پرۆژەکە تەواو بووەوە ئەگە بەو شێوازەی ئێستا بەردەوام ببێت لە ئایندەیەکی نزیکدا دەکەوێتە خزمەتی هاوڵاتیانی سنوورەکە لەبەرەوەی بەشی هەرە زۆری کارە قورسەکانی ئەو پرۆژەیە تەواو بووە. پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیە کە پرۆژەیەکی استراتیجی سنووری ڕاپەڕینەوە ئاوی خواردنەوە بۆ هەردوو قەزای ڕانی حاجیەوە و ناحیە چوار قڕنە دابین دەکات دیارەوە یەکێکە لە پرۆژە ئەولیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری ئاو لە هەرێمی کوردستاندا بەڵام لە کاتی خۆیدا بەهۆی بوونی کۆمەڵە گرفت لە دیزاینی پرۆژەکەدا دواتر بەڵێندەر کۆمەڵە گرفتی ذاتی خۆی بۆ دروست بوو و قەیرانی داراییش بۆ هۆکاری ئەوەی کە ئەو پرۆژەیە دەبووە لە ساڵی 2008ەوە کەوتبایە خزمەتی هاوڵاتیانی ئەو سنوورەکەمە کە قسەی تێدا دەکەین 14 بۆ 15 ساڵ ئەو پرۆژەیە دواکەوتووە بۆ ئەوەی بکەوێتە خزمەتی هاوڵاتیانی سنووری ڕانی و بتوێن بە شێوەیەکی گشتی بەڵام خۆشببختانە ئەم ساڵ کە بجێ بۆ تەرخانکرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ڕەزامەندی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی و لە سلێمانیش لەسەر فەرمانی بەڕێز کاکوبا تاڵەبانی بڕیادرا کە سیولەی نەقدی بۆ دەستپێکردنەوەی ئەو پرۆژەیە دابین بکرێ و لەلایەن بانکی هەرێم لە سلێمانی پارە تەرخان کراوە و چەند گوژمەیەک پارەدراوە بە بەڵێندەر و لە کاتی ئێستادا بەڵێندەر بەپێی ئەو پلانەی کە لە بەڕێوەبەرێتی گشتی ئاوەڕۆی هەرێم و ئەندازیاری پێگەی پرۆژەکە بۆ بەڵێندەر دانراوە کە سەرەتا پێویستە شوێنی ئینتێک و هەڵێنجانی ئاوی پرۆژەکەت چاک بکرێ ئامادە بکرێ ئەنجا بێت دەست بەکار بێتەوە لە شوێنەکانی تر یاخود لە ناوخودی پرۆژەکە لە کاتی ئێستاداش لە کاری ئینتێک و هەڵێنجانی ئاوی دەربەندی ڕانی ئیشی زۆر جدی دەکرێت و چەند پێشینەیەک دراوە بە بەڵێندەر و ئومێد دەکەین کە لە ئایندەیەکی نزیکدا ئەو پرۆژە استراتیجیە گرنگە بکەوێتە خزمەتی هاوڵاتیانی سنوورەکەمە و ئەو پرۆژەیە بە تەواوبوونی دەتوانم بڵم بارگرانیەکی زۆر هەم لەسەر هاوڵاتیان هەم لەسەر حکوومەت لا دەبا و لەگەڵیشیدا یەکێک لە پرۆژە چەقبەستۆکانی سنووری ڕاپەڕین کە پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیە بووە پرۆژەی نەخۆشخانەی 290 قەرەوەڵەی ڕانیە پێم وایە یەکێک لەو پرۆژانەیە کە بۆ بە مۆتەکەەوە بۆتە قسە و جێگەی گلەیی و ناڕزایی خەڵک بە تەواوبوونی جدبێتە بەدڵنیایی جێگای ڕەزامەندی و دڵخۆشی هاوڵاتیانی سنووری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی و ڕانیە بە تایبەتی دەستخۆش کاکشوان کاکیوا زۆر بە گرنگیەوە باسی لەو دوو پرۆژەیەکە پرۆژەی پردی دەربەندی ڕانی و پرۆژەی ئاوی ڕانیە هەر یەک لەم پرۆژانە ئەگەر بەڕێستان وەکو چالاکوانێکی مەدەنی ڕەنگە لە ناو هاوڵاتیان ئابن زیاتر معاناتی هاوڵاتیان و کێشە گرفتی هاوڵاتیان بزانن هەر یەک لەم پرۆژانە و تەواوبوونی ئەم پرۆژانە چ گرنگیەکی دەبێت بۆ هاوڵاتیان و لای هاوڵاتیان چ گرنگیەکی دەبێت بێگومانە جاندانی ئەو دوو پرۆژەیە و کۆی پرۆژەکانی تری سنووری ئیدارەی ڕاپەڕین گرنگی تایبەتی خۆیان هەیە بە تایبەتی پرۆژەی ئاوی دەربەند کە دانیشتوانێکی زۆری ئیدارە ڕاپەڕین بە تایبەتی لە قەزاڕانیە تاکو و ناحیە ئاجیاوا سوودمەندە بن لێی کەوە گرنگێکی زۆری هەیە لە هەمان کاتیشدا پردی دەربەند ڕاستی تا ڕادەیەکی باش لەبەرەوەی کێشەی کەم ئاوی کێشەیەکی تقریبەن جیهانیە ئەمڕۆکە ڕێژەی ئاو بە تایبەتی لە
عێراق و هەرێمی کوردستان ڕێژەی ئاوی ژێرزەوی دابەزیوە، بەڵام بەتوانێت لە سنووری قەزای ڕانیە و ناحیەکانی عاجیاوا و چارپڕنە تا ڕادەیەکی باش کێشەی کەم ئاوی چارەسەر بکە، بە تایبەتی لە وەرزی کەم ئاویدا. لە هەمان کاتیشدا شتێکی تر ئەوەی پەیوەندی بە پردی دەربەندی ڕانیەوە هەیە، ڕاستی کاراسانی زۆر زۆرەکە. پێشتر پردێکە بۆ ڕەنگە کوالێتەکەی وەک پێویست نەبێ، بەڵام بە تەواوکردنی ئەو پردە بە تایبەتی ئەو بەریمەرگە و ئەو سنوورەی کە ئەیبەستێتەوە بە قەزای دوکان و ناوچەکانی تری دۆڵی جافایەتی و شوێنەکانی تر ئەتوانێت سوودی باشی لێوەربگیرێ. بێگومان ئەوانە، بەڵام لە پاڵ ئەوەدا کۆمەڵێک پرۆژەی تر هەیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەگە دەرفەت بێ ئێمە ئاماژەی پێ بکەین و ئەوانە ئەو پرۆژانە ڕاستی پرۆژەی هەنووکەین. کاکیوا ئاماژەی بەوە کرد کۆمەڵی گەڕەکێڕانی خزمەتگوزاری پێگەیشتووە، بەڵام لە هەمان کاتدا لە هەموو سنووری ئیدارە ڕاپەڕین لە پشدەر لە قەڵاتزا لە سنووری ڕانیە کۆمەڵی گەڕەکی نوێمان هەن تاکو ئێستا خزمەتگوزاریان بۆکو پێویست بۆ دابین نەکراوە. ئەگەر بێت و باس لە پرۆژەکانی ئیداری سنووری ئیدارە ڕاپەڕین بکەین، دەبێت ئێمە جیاکاریە بکەین لە نێوان 2014 بەر لە 2014 و دوای 2014. دیارە 2014 بەر لە 2014 کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری گرنگ لە دەڤەری ڕاپەڕین ئەنجام دراون کە شایانی ڕێز و جێگەی تەقدیری هاوڵاتی و هاونیشتیمانیانە، بەڵام دوای دروستبوونی قەیرانەکە بەڕاستی دۆخی خزمەتگوزاری لە ئیدارەی ڕاپەڕین لە پاشەکشەیەکی زۆر زۆردایە لە هەموو نابوو. من هەدێ نمونەت پێ ئەڵێم، هەم لە سێکتەرەکانی پەروەردە، تەندروستی، کۆی سێکتەرە جیاوازەکانی تری هاوڵاتیان بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە ڕێگەوبانی هاوڵاتیانەوە هەیە. بۆ نمونە ئەگەر لە قەڵازەوە دەست پێ بکەین، ئێستا پردێکمان هەیە لە مەدخەڵی قەڵازە ئاریشەی بۆ خەڵک دروست کردووە، باشە لە هەمان کاتیشدا دووسایدی نێوان قەڵاتزا پرۆژەی 6 مەتریەکەی قەڵاتزا جگە لەوەی بینەوە جادەی نێوان دەربەند ژاراوە کە بەڕاستی بۆتە جادەی بەڵێ. دواتر بەوردی باز لە هەر یەک لەو پرۆژانە و گێش و گرفتەکانی دەکەین. کاکیواش لەسەر و بابەتە وەڵاممانایەتەوە کە بۆچی ئەم پرۆژانە پەک خراوە، بەڵام راپۆرتێکمان هەیە لەسەر پرۆژەکانی پرۆژەی ئاوەدانی ئیدارەی ڕاپەڕین بابەیە کۆبینەری بین و دواتر گفتوگۆی لەسەر دەکەین. لە دوای ڕاپەڕین کاروانی ئاوەدانی سنووری ئیدارەی ڕاپەڕینی گرتەوە کۆمەڵێک پرۆژەی گرنگ و استراتیژی لە سنوورەکە ئەنجامدران. یەکێک لە پرۆژە گرنگەکان کردنەوەی زانکۆی ڕاپەڕین بوو وەک ناوەندێکی زانستی و مەعریفی. لە بواری پەروەردەشدا ژمارەیەکی زۆر خوێندنگا دروستکران. بوارەکانی تەندروستی و ڕێگاوبان و سەرجەم سێکتەرەکانی دیکەش بێبەژنین لە خزمەتگوزاریەکان، بەڵام سنوورەکە و بە تایبەتی ناوەندی ئیدارەکە بەردەوام لە گەشە سەندندایە و پێویستی بە خزمەتی زیاتر هەیە. دیارە لە دوای ڕاپەڕین کاروانی ئاوەدانی ڕووی لە ئیدارە ڕاپەڕین کردووە و کۆمەڵی پرۆژەی گەورە و ستاجیدی جێبەجێ کراون. یەکێک لەو پرۆژانەی کە جێگەی ڕەزامەندی سەرجەمچین و توێژەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕینە زانکۆی ڕاپەڕینە. دیارە زانکۆی ڕاپەڕین دیاری سەرۆک مامجەلالەوە دیاری کەسوکاری شەهیدانە، بەرهەمی خوێنی شەهیدانە. بۆیە زانکۆی ڕاپەڕینێکێکە لەو پرۆژە گەورانێک کە بەڕاستی سوودێکی زۆری بە ئیدارەی ڕاپەڕین گەیاندووە و لە شاری ڕانیە چەندین پرۆژەی گرنگ لە کار کەوتون. مۆنۆمنتی ڕاپەڕین و نەخۆشخانەی 291 تەختی و دووسایدی ناوبازاری شارەکە کە لە هەرە پێشینەی داواکاری هاوڵاتیانن. هەروەها بەشێک لە گەڕەکە تازەکان هێشتا خزمەتگوزاریەکانیان نەگەیشتوتێ. لە قەزای پشدەریش چەندین پرۆژەی گرنگ لە کار کەوتون. دووسایدی ناوبازار و شەقامی 6 متری و بە دووسایدکردنی ڕێگای دەربەند بۆ قەڵاتزێ و ڕێگای گوندەکانی قەزای پشدەر کە قیر نەکراون. داواکاری زۆرینەی هاوڵاتیانی سنوورەکەیە بۆ جێبەجێکردنیان. لە ئیدارەی ڕاپەڕین و ڕانێژ بە تایبەتی یەکێک بوو لەو ناوچانەی کە زۆرترین زیانی لەو وەستانی پرۆژانەدا بەرکەوت. کۆمەڵێک پرۆژەی گرنگی استراتیژی لە ناوچەکە پەیشان کەوت. لەوانە نەخۆشخانەیە، مۆنۆمنتە، دووسایدی ناوبازارە. ئەمانە وایان کرد کە ئاستەنگێکی زۆر بۆ هاوڵاتیان دروست بێ، بە ئومێدین کە لە ئایندێکی نزیکدا بتواندرێ ئەمەش حەل بکرێ و جێبەجێ بکرێ. و کۆمەڵێک گەڕەشی کەشەیە لە شارەکە تازە دروست بوون، پێویستیان بە خزمەتگوزاری سەرەتایی هەیە. ئومێدمان وایە ئەمانە جێبەجێ بکرێن. گەرچی بەڕوونی هەست بە پێشکەوتنەکانی دەکرێت، بەڵام فراوانی سنوورەکە و هاتنەکای قەیرانی دارایی خواستی دانیشتوانی ئەو دەڤەرەی پڕ نەکردوێتەوە. داوا دەکرێت زیاتر و جددیتر ئاور
لە ناوچەکە بدرێتەوە. ئیبراهیم عەبدوڵڵا، گەلی کوردستان، سنووری ئیدارەی ڕاپەڕین. بەڵێ ئەمە قسەی هاوڵاتیان و وتەی هاوڵاتیان بوو لەسەر پرۆژەکانی ئیدارەی ڕاپەڕین. کاکیوە لەگەڵ ئەوەی کە هاوڵاتیان ستایشێکی زۆریان بۆ پرۆژەکانی ئاوەدانکردنەوە لە ئیدارەی ڕاپەڕین کرد بە تایبەتکردنەوەی زانکۆ، بەڵام لەگەڵەوەشدا گلەیەکی زۆریان هەبوو لە خزمەت گوزارەکان بە تایبەت سێکتەری پەروەردە و سێکتەری تەندروستی. سەرچاوی ئەم گلەیانە بۆچی ئەگەڕێتەوانێت؟ لە چیەوە سەرچاوی گرتو ئەم گلەیانەی هاوڵاتیان بە تایبەتی لەم دوو سێکتەرەدا؟ بەڵێ دیارە من خۆمە ئەوەشەم پێکرد کە ئیدارە ڕاپەڕین تەنها مرکزی شاری ڕانیە ناکرێتەوە کە وەکو بخۆشتان باستان کرد 3 قەزا و 8 ناحیە دەگرێتەوە لەگەڵ سەروی 300 گوند لە سنووری ڕاپەڕیندا هەیە. ژمارەی دانیشتوانی سنووری ڕاپەڕین نزیکەی 450,000 کەسە کە لە دوای پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک وەکو ناوەند و مرکزی ئیداری ئیدارە ڕاپەڕین گەورەترین مرکزی ئیدارەیە دوای هەر سێ پارێزگاکە. بۆیە پێویستی بەوە هەیە کە ئەو سنوورە هەم لە گەشەکردنیی فراوان و خێرادا هەیە ئاوڕێی زیاتر و جدی لێ بدرێتەوە. بەڵام ئیدارە ڕاپەڕین بۆ خۆی وەکو باسمان کە لە ساڵی 2012 ئستحداث کراوەوە هاتۆتەکایەوە تاوەکو ئیدارەی ڕاپەڕین توانرا خۆی وەکو هەیکەل وەکو ئیدارە دروست بکە، تووشی قەیرانی دارایی بووین و لە ڕووی دارایی و لە ڕووی دابینکردنی بودجەوە بەشی هەرە زۆری پرۆژەکانیش لەو کاتەدا وەستێنرا. بە دڵنیاییەوە ئەگەر هاتباو لە سەردەمی ئیدارە ڕاپەڕین هەمان شێوازی ساڵی 2011 و 2013 ئەو بودجە زەبەلاحیکە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان داهاتوە ئەو ژمارە زۆرەی پرۆژە کە دەکەوتە بواری جێبەجێکردن بە چەندان میکانیزم بودجە بۆ شار و شارۆچکەکان تەرخان دەکراوە بودجەی کە شەپێدانی کاکیوە جیاوازی دەکرێت لە نێوان شارەکان لە نێوان پارێزگاکان ئەنجامدانی خزمەت گوزاریەکاندا. بەڵام ئەوە بیانوو نییە بۆ ئەوەی کە ئێمە بین پاساو بێنینەوە کە خزمەت گوزاری نەگەێنرێ بە هاوڵاتیان و هاوڵاتیان لە خزمەت گوزاریەکان بێبەش ببن. ڕاستە لە ڕووی بیناوە لەوانەیە لە سنووری ڕاپەڕین لە بواری تەندروستیدا گرفت و کێشە و کەم و کوڕی هەیە، بەڵام لە ڕووی گەیاندنی خزمەت گوزاری تەندروستی ئەو خزمەت گوزاری تەندروستیانی کە لە سنووری ڕاپەڕیندا پێشکەش دەکرێت لەوانەیە ئەوانەی کە ئێستا گوێیان لێمانەوە بە تایبەتی کاکشوان و هەموو ئەو بینەرانی گەلی کوردستانیش دەزانن کە ڕانیە بۆ بەناوەندێکی گرنگی تەندروستی بۆ هەموو دەوروبەری تەنها بۆ سنووری ڕاپەڕینە. سنتەری گورچیلە هەیە لێرە کە خزمەت گوزاریی زۆری تەندروستی پێشکەش دەکات. فریاکەوتنی نەخۆشخانەی ڕانیە قەڵاتزێ ڕۆژانە بە سەدان کەیس و حاڵەت دەبینن لە نەخۆشخانەکانی ڕانیە و قەڵاتزێ ڕۆژانە بەدایان نەشتەرگەری دەکرێت بەڵام پێویستیمان بەوە هەیە کە نەخۆشخانەی منداڵان و منداڵبوون بە تایبەت لە قەڵاتزێ بکرێتەوە کە کاری جدی لەسەر کراوە. پێویستی بەوە هەیە کە نەخۆشخانەی 291 تەختی لە شاری ڕانیە تەواو بکرێت کە ئەو پرۆژەیە دەبووە لە ساڵی 2014 کەوتبایە خزمەتی هاوڵاتیان، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئەو پرۆژەیە وەستاوە بۆ تەواوکردنی پێویستی بە 50 میلیۆن دۆلارەکە. ئێمە هەوڵی زۆرمان بۆ داوە، بەڵام ئەو داهاتوو ئیمکانێتی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەستێتی نەیتوانیوە تەواو بکرێت. لە ڕووی بینای خوێندنەوە لە چەند ساڵی ڕابردوو سەرباری بوونی قەیرانی دارایی کۆمەڵێک بینای خوێندن چ لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چ لە ڕێگەی خێرخوازانەوە لە سنووری ڕاپەڕین و بە تایبەت لە شاری ڕانی و دەوروبەری کراوەتەوە کە توانراوە بەشێکی گرفتەکانی خوێندن تەواو بکە. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە کاتی ئێستادا ژمارەیەک بینای خوێندنی تریش لە بواری جێبەجێکردندا، بەڵام پێویستی بەوە هەیە کە ژمارەیەکی زۆری بینا لە سنووری ڕاپەڕیندا بکرێت کە من دەتوانم بڵم بە ئێستا لە کاتی ئێستادا پێویستیمان بە سەروی 20 بینایی هەژدە پۆلی هەیە بە سنووری ڕاپەڕین بۆی بتوانین لە ناوەندەکانی خوێندن دوودەوامی و سێدەوامی کۆتایی پێبهێنی. لە بواری ڕێگاوباندا بەڵێ بە دڵنیاییەوە گلەیمان هەیە پێویستی بەوە هەیە کە نێوانی ڕانی قەڵاتزێ قۆناغی دووەم و سێمی یاخود قۆناغی دووەمی بە دووسایدکردنی ڕانی قەڵاتزێ تەواو بکرێت کە لە دەربەندی ڕانیەوە دەست پێ دەکات تاوەکو دەگا بەژاراوە و پێویستی بەوە هەیە کە لە شەقامی 6 مەتری لە قەڵاتزێ لە ڕانیە دروست بکرێەوە. من خۆم باسم کرد لە ڕووی ڕێگا سازیەوە یەک لە گرفتە هەرە گەورەکان کە ڕانی ئێوە وەکو نمونەیەک وەرتان گرت بوو، منیش وەکو نمونەیەک وەرم گرت. بەڵێ لە سەرجەم شار و شارۆچکەکانی سنووری ڕاپەڕی لە بواری ڕێگاوباندا گرفت و کێشە و کەم و کوڕی زۆر هەیە کە پێویستی بە چارەسەرکردنی خێرا هەیە. وەکو باسم کرد پێویستیمان بە تەواوکردنی پرۆژەی ئاوی دەربەندی ڕانیە بەشێک گرفتی ئاوی خواردنەوە چارەسەر دەکات، بەڵام
ئەگەر تەواو نەبێ بە دڵنیایی و گرفتی گەورەی ئاومان لە بەردەمە بە تایبەت ئەگەر وشکە ساڵی بەردەوامی هەبێ پرۆژێ ئاوی خواردنەوەی ڕانیە کە لە خولەی ڕانیە 160 دابین دەکرێت ئەو ساڵ مەترسی زۆری لەسەر بوو بۆ شکردنی ساڵانە لەگەڵ گرتنەوەی بەنداوی کۆڵەسە لە کۆماری ئیسلامی ئێران کێشە ئاوی خواردنەوەمان لە سنووری قەڵاتزێ و بە تایبەتی لە شاری قەڵاتزێ بۆ دروست دەبێت بۆیە تەنها خوێندن و تەنها ناوەندەکانی خوێندن و تەندروستینە لە بواری گلدانەوە بەنداویشەوە ئەو منطقەیە شوێنی زۆر استراتیجی و گرنگی هەیە پێویستە ئاوری جدی لێ بدرێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا پرۆژەی گرنگی استراتیجی ئێستا لێرە لە بواری جێبەجێکردن هەیە بە تایبەتی لە بواری کارەبادا پرۆژەیەکمان هەیە بای 32 میلیارد دینارە کە پرۆژەیەکی استراتیجی زۆر گرنگە لە بواری کارەبادا دواتر بەوردی باس لە کارەباکە و ئەو گرافیکمان هەیە لەسەرەوە ئامارەکان دەخێنە ڕوو قسەشی لەسەر دەکەین بەڵام با بچینە لای کاکشوان ئەگەر بە کورتی پێم بڵێ گلەیەکانی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە خزمەتگوزاریەکان و بە تایبەت لە هەردوو سێکتەری پەروەردە و تەندروستی گلەیەکانیان چییە لە دوانی هاوڵاتیانیشمان حازرە دواتر بەیەکەوە گوێبیستی دەبین بەڵام ئەگە بە کورتی پێم بڵێ سپاس دەکەم کۆی گلەیەکانی هاوڵاتیانمان پێ بگەێنیت. دەستخۆشن وکانەوەی کاکیوا باسی کردەوە بەشێکێتی و هەوڵ و هیمەتی ئیدارە ڕاپەڕین جێگەی دەستخۆشیە و بەڵام بەڕاستی لە لای حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بەلالێکردنەوەیکی زیاتر هەیە ئەوەی پێویستە بە سێکتەری پەروەردە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کە ئێستا دوو پەروەردەی قەزامان هەیە خەریکە ئابێتە سێ لە قەزای حاجیاوەش بەهۆی بوونی بە قەزاوانە ڕەنگە لە داهات و داوێش بکرێ بە پەروەردە و بەڕێوەرێتێکی گشتیمان هەیە بۆیە بەهۆی زۆری ژمارەی خوێندکار لە ناوەندەکانی خوێندندا بێگومان چەند ساڵی شەو قەیرانەی کە دروست بووە ناوەندەکانی خوێندن لە ئاسی پێویستدا نەبوونە ئەمە وای کردووە ڕاستی هەم لە سنووری پشدەر هەم لە سنووری قەزای ڕانیە هەم لە کۆی سنووری بەڕێوەرێتی گشتەکە پێویستیەکی زۆر هەبێ لە دەڤەرەکە ئەوە یەک دووش ئەوەی پەیوەستیشە پەیوەستیشە بە سێکتەری پەروەردە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بەڕاستی ئێستا یەکێک لە ئاریشە هەرە گەورەکان لە بەردەم ئەم کەرتەیە ئاریشەی دروستبوونی نەبوونی بینایە بەڕاستی ئێستا من ئامارێکم وەرگرتووە نزیکەی لە باخچە ناوەندی خوێندن تاکو بڵێن بنەڕەتی و قۆناغی ئامادەیی پێویستمان بە 38 بینایە لە سنوورەکەدا بە هەمان شێوە لە قەڵاتزێ هەندێک بینا مەترسی ڕووخانیان هەیە لە سنووری ئیدارە ڕاپەڕین بەهۆی ئەوەی هەرچەندە هەندێک بینا نۆژەن کراوەتەوە بەڵام بینای ناوەندەکانی خوێندن خاڵێکی تر کە ئیدارە بەردەوام لە چارەسەرکردنی ئەواریشەدایە کەمی چارەسەری تەندروستی ئەوە یەک دووش من خۆم ئاگادارم شاهیدی دەم بۆ ئیدارەی ناوچەکە بۆ ئەوەی کۆی مانگەکان خەڵک لە ئیدارەی ڕاپەڕین بە تایبەتی پاکەرەوەکانی کەرتی تەندروستی ڕوبەڕووی ئاریشە ئەبنەوە بۆ ئەوەی کە کاتێک بۆ نمونە کارەکانی خۆیان ئەنجامەدەن لەسەر مانگەکان ناتوانن بۆ نمونە موچەکانیان بۆ دابین کرێت بۆیە ئەم دوو سێکتەرە بەڕاستی هەم لە گۆڕەکانی نوێنەکە کراونەتەوە لەسەر ئاسی ئیدارەی ڕاپەڕین لە گوندەکانی شکلی بەیاخی زیاتری پێ بدرێت لە سنوورەکەدا. بەڵێ دەست خۆش کاکشوان بە یەکەوە گوێبیستی لێدوانی هاوڵاتیانی ژوو بزانین ئەوان چی دەڵێن لەسەر خزمەتگوزاریەکان و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست ئاوڕێکی جدی لەم دەڤەرەدا نەداوەتەوە بە دلیلی ئەوەی کە کۆمەڵی پرۆژەیە هەبووە کە لە ساڵانی ڕابردوو دەست پێکراوە بەڵام تاکو ئێستا تەواو نەکراوە لەوانە ئەو پردەی مەدخەلی شار وە تەواو نەکردنی پرۆژەی دووسایدکردنی ناوبازار وە تەواو نەکردنی پرۆژەی ڕێگای 6 مەتری قەڵاتزێ لە ڕووی کشتتوکاڵیەوە لای لێ نەکراوەتەوە بەداخەوە هەم کشتتوکاڵی وەکو گەنمە شامی جاران تووتن کراوە گەنم کراوە لە ڕووی گاوداریەوە ئەوانە بەڕاستی ئەگەر بێت و کەرتی تایبەتیشی لێ بکرێتەوە هەم خەڵک سوودمەند دەبێ هەمیش حکوومەت سوودمەند دەبێ. پێش ئەم قەیرانە داراییە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین کۆمەڵی خزمەتی زۆری بە خەڵکەکەی خۆی کرد بەڵام دوای سەرهەڵدانی ئەم قەیرانە چەند پرۆژەیەک وەستان پرۆژە خزمەتگوزاریەکان بە عام زۆربەیان وەستا بوون کەەوە ئەمەش زەرەدەشی زۆری بە خەڵکی گەیاند سابۆ نمونە لە ڕێگاوبانەکانمان کەەوە ڕۆژان ئێمە دەیبیستینەوە دایان ڕووداوی هاچۆ ڕوودا گیان لە دەزانی تێدەکەوێتەوە بریندار بوون.
بەڵام گرنگترین پرۆژە کە حکوومەت لێرە ئەنجامیدا شوێنەکە شوێنشی گەشت و گوزاریە، ینی پێویست دەکات حکوومەت ئاورێکی جدی لەو بارە بداتەوە. پێشتر قسە لەسەرەوە کراوە کە سەدی ئاو دروست دەکرێت لێرە یان باغ بە شوێنە گەشتیاریەکان دەدرێت بۆی خەڵکێکی زۆر لە ناوچەکانی کەوە ڕوو لە ئێرە بکەن بە نەتیجە بە سوود و بە قازانجی سنوورەکە بکرێتەوە، بەڵام هەتا ئێستا هیچ سنگاوێکی عملی بۆ ئەو حاڵەتە نەنراوە. بەڵێ ئەوەی کە گوێبیستی قسەی هاوڵاتیان بووین کاکیوە هاوڵاتیان باسییان لە چەند خاڵێکی گرنگ کرد، باسییان لە چەند سێکتەرێکی گرنگ کرد کە سنووری ئیداری ڕاپەڕین تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی پیشەسازی، کشتتوکاڵی، بازرگانی، تەنانەت ئاژەڵداری. بۆچی هەتا ئێستا لە سنووری ئیداری ڕاپەڕین ئەگەر بڵێن حکوومەت کەم تەرخەم بۆ یاخود گرنگێکی ئەوتۆی پێ نەدراوە کە ئەزانێت سنووری ئیداری ڕاپەڕین ئەو تایبەتمەندیانی تێدایە؟ سنوورخان دیارات وەکو لە راپۆرتەکەی ئێوە هاتبووە لە قسەکانی کاشوانیشوە لەو بەڕێزانەی کە چاوپێکەوتنیشیان لەگەڵ کرابوو بەدڵنیاییەوە من 100% هاوڕای بیر و بۆ چوون و داواکاری سەرجەم ئەو بەڕێزانم وە پێم وایە ئەوان زۆر خاتری حکوومەتیشیان کردووە بە شێوەیەکی هێمنانە و گلەیەکانیشان هەمووی وەکو خۆی دەرنەبڕی. من هەر بوارێکەوەی قسەی لەسەر بکرێ بە دڵنیاییەوە خۆم ڕخنم لەسەری هەیە و کێشە و گرفت و کەم و کوڕەکانی دەزانم و پێویستیەکانی دەزانم و چۆنیتی چارەسەرکردنیشی دەزانم. ئێمە لە ڕابردوو کە هیچ قسەیەکمان نەکردەوە بەهۆی دۆخی دارایی هەرێمی کوردستان بۆەوە بە شەڕی نەگریسی داعش بۆ دواتر پەتای کۆڕۆنا بووە، بەڵام ناکرێ و مەرجنیە ئەو بێدەنجە یاخود قسە نەکردنەی کە ئێمە بڕوونکردنەوەمان مەرجنیە لەگە سەروی خۆمان بەدڵنیاییەوە قسەمان کردووە، داوا بەکاریمان کردووەوە پێم وایە زۆرترین داواکاریەکانی ئیداری ڕاپەڕین بۆ وەزارەتەکان و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام کە گرفتەکانمان لەگەڵ هاوڵاتیان باز نەکردووە و جارێکشت بۆ هاوڵاتیانمان نەگەڕاندوێتەوە هەستکردن بۆ بە بەرپرسیارەتیەوە بە ئەو دۆخی کە لە هەرێمی کوردستاندا هەبووە لە دۆخە داراییەکە لە دۆخە سیاسەکە لە دۆخە کەمەڵایەتێکە بۆی ئێمەش بەشێک نەبین لە تێکدان یاخود ئالۆزکردنی سنووری ڕاپەڕین و حسابمان لەسەر بارودۆخی کۆمەڵایەتی کردو. بەڵام مەرجنی ئەو دۆخە بەو شێوازە بمێنێتەوە بتوانرێت بەو شێوازە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکرێت. بەدڵنیاییەوە وەکو سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمەش هاوڵاتیەکین و خۆمان لە خەڵکی ئەو سنوورین و لەو شارەدا دەژین و ئەو گەڕەکەی خۆمانی تێدا دەژین بەشێکی زۆر لە خزمەت گوزاریەکانی تێدانیەکەەوە لەوانەیە جێگەی گلەیی و ناڕزایی بەشێک لە هاوڵاتیان بێ ئەگەر ئێمە نەتوانین بەدەم داواکاریەکانەوە بچین خزمەت گوزارەکانیان پێشکەشکەین گرنگی ئێمە لەو شوێنە سنوورانەدا چییە. بەڵام ئەفم کە سنوورخان بۆی پەیامەکە وەکو خۆی بگا من دەمەوێت قسەکان دوایی بەسەر چاو. بۆیە بەدڵنیاییەوە کەم و کوڕی زۆر هەیە لە سنووری ڕاپەڕین و من دەنجی خۆم دەخەمە پاڵدەنجیەوە هاوڵاتیانەوە سەرجەم هاوڵاتیانی سنووری ڕاپەڕین کە پێویستە ئاوڕی جددی لە سنووری ڕاپەڕین بدرێتەوە بەدڵنیاییەوە بە پشتگوێ خستنی سنووری ڕاپەڕین هیچ لە یاکمان قازانجی تێدا ناکەین واگەر لە ڕاپەڕیندا ئاژاوە پشێوی هەبێ سەرجەم هەرێمی کوردستان دەگرێتەوە. بۆیە گرینگە هەموو لای گرنگی پێویست بە سنووری ئیداری ڕاپەڕین بدەن و ئاوری جددی لێ بدەنەوە. بەنسبەت مەرزی کێلە دیارە کاری جددی زۆر لەسەرکراوە. من دوای دەست بەکاربوون بۆ سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین لە ساڵی 2010 کاری سەرەکی و جددیمان بۆ بەنێودەوڵەتیکردنی مەرزی کێلە بۆ لەبەرەوەی پێمان وایە ئەگەر نەتوانین لە ڕووی خزمەت گوزاریشەوە خزمەتی هاوڵاتیانی ئەو سنوورە بکەین دەبێت هەلی کار و دەرفەتی کار بۆ خەڵکی سنووری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی و سنووری پشدەر بە تایبەتی بدۆزرێتەوە. بە نێودەوڵەتیکردنی مەرزی کێلە دەتوانم بڵێم یەک لە کارە هەرێگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بۆ ئەوەی کە بتوانێت دەرفەتی کار و خزمەت گوزاری و ئیش بۆ هاوڵاتیان و گەنجانی ئەو سنوورە بدۆزێتەوە و ئێمە کاری جددیمان لەسەر کردووە. سەردانی بەغدامان کردووە لە ماوەی ڕابردوودا سەردانی کۆماری ئیسلامی ئێرانمان کردووە و هەنگاوی زۆر باش بردراوە ئومێد دەکەین کە لە ئایندەیەکی زۆر نزیکدا بە هەوڵ و هیمەتی دڵسۆزانی سنووری ڕاپەڕین و ئەو خەڵکانی کە لە خزمەتی خەڵکی ڕاپەڕین و خۆشەویستیان بۆ خەڵکی ڕاپەڕین هەیە بەڵێنی دڵخۆشکەر لەبارەی مەرزی نێودەوڵەتی کێلەوە بە خەڵکی سنووری پشدەر و ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی بدرێت. ئینشاءڵڵا دەستخۆش کاک شوان کاک هیواش و هاوڵاتیانیش کە لە لێدوانەکاندا ئاماژیان بە چەند خاڵێک کرد بەڵام یەکێک لەو خاڵانە ڕەخساندنی هەلی کار بوو. ڕەخساندنی هەلی کار لە سنووری ئیداری ڕاپەڕین بۆ گەنجان چۆنە؟ پێم وابێت
ئەو گەنجانەی کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەڤەری ڕاپەڕین و سنووری ئیدارەی ڕاپەڕین گەنجان پشکی شەریان بەردەکەوێت لە کۆچکردنیان بۆ دەرەوەی وڵات. یعنی ڕەخساندنی هەلی کار هێندە کەمە کە گەنجان بەو ڕادێ کۆچەکەن بۆ دەرەوە. ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. بێگومان دانیشتوانی ئیدارە ڕاپەڕین شایستەی خزمەتی زیاترن. یەکێک لەو سێکتەرانەش مەسەلەی نەبوونی هەلی کارە لە سنوورەکە. دیارە جەنابیش ئاماژەت بەوە کرد بەپێی ئامارە نافەرمیەکانە تاکو ئێستا لەسەر ئاستی کوردستانی ئیدارەی ڕاپەڕین پشکەشێرەکەی بەرەکەوێت لە کۆچی گەنجانی ئێمە لە سنوورەکە هەندێکیانە تاکو ئێستا کەش گۆڕ بزرن لە ناوچەکەدا بەداخەوە کە ناتوانرێت بوەک پێویست. دیارەگە گەنج بەشێکی زۆری کە سەری خۆی هەڵەگرێت لە ئەنجامی نەبوونی کارە. ئەگەر کارێکە بێت ئەنجامی بدا لە دەڤەرەکەی خۆیان لە ناوچەکەی خۆت ناچار نییە ڕوبەڕووی مەرگ بێتەوە ئەوانە خۆی دووساری چارە نووسێکی نادیار بکات. بۆیە ئەکرێت بۆ نمونە لە ڕێی سێکتەرە جیاوازەکانی خزمەتگوزاری بەیاخی زیاتری پێ بدرێ. ئەو بەیاخ پێدانش ئەکرێ بۆ نمونە هەلی کاری زیاتر بۆ گەنجانی ئێمە بڕەخسێنرێ. لەبەرەوەی خۆت ئاماژەت بۆ کرد و کاکیواش دەبەرەکەی ئێمە دەبەرێکی گەشتیاریە نزیکەی 80 شوێنی گەشتیاری زۆر گرنگمان هەیە بۆ نمونە شوێنی زۆر ئەساسمان هەیە. ئەکرێ ئەو ناوچانە بکرێنە ناوچەیەکی گرنگ بۆ ئەوی بتوانێت هەلی کاری زیاتر. ئەوە لە سێکتەری گەشت و گوزار. لە سێکتەرە جیاوازەکانی تر ئەتوانێت ناوچەیەکی دەوڵەمەندە سنوورەکەی ئێمە ئەگەر سنوورەکە هەڵکەوتێکی جوگرافی گرنگی هەیە هەمان ئەو ئاریشە و گرفتانەی لە بەردەم بۆ نمونە بە نێودەوڵەتبوونی مەرزی چێڵێ ئەتوانێت جوولەی بازرگانی زیاتر بکات و بە هەمان کارتیشدا ئەتوانێت دەستی کار و هەلی کاری زیاتر بۆ گەنجان بڕەخسێ بۆچی تر گەنجانی ئێمە سەرگەردان نەبن و دووچاری ئەوە نەبن کە وڵات و نیشتیمانی خۆیان جێبهێڵن و ڕۆ چارە نووسێکی نادیار هەنگاو بنێ. ئێمەش بەو هیواین دەچینە لای چەند گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری دەخینە ڕوو. لەم گرافیکەدا باس لە بەشەبوجەی پەرپێدانی ئیداری ڕاپەڕین دەکات. لە ساڵی 2022دا 20 ملیار و 700 میلیۆن دینار تەرخان کراوە بۆ سنووریداری ڕاپەڕین و 50 پرۆژەی نوێ کە بە بڕی 18 ملیار و 300 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە بۆ ئەو 50 پرۆژە نوێیە و پرۆژە ڕاگیراوەکانیش 2 ملیار و 400 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە. پرۆژەی کەوتنە بواری جێبەجێکردنەوە پرۆژەی استراتیژی نوێکردنەوەی ڕێگەی شکارتە دۆڵی بالیسان کە بە بڕی 6 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. کارەبای ڤۆڵتێ بەرزی بازیان ڕانیە بودجەکەی 31 ملیار و 600 میلیۆن دینارە لە 95 کارەکانی تەواو بووە. دەچینە کۆتا گرافیک. دوو پرۆژەی استراتیژی ڕاگیراو لەوانە دووسایدی ناوبازاڕی ڕانیە و نەخۆشخانەی 291 بێدی ڕانیە. کاکیوە ئەمانەی ئەم پرۆژانەی کە ئاماژەمان پێدایە خودت ئەم خاڵانەی کە لە گرافیکەکانە باسکرا هەڵبەت لە درێژەی پرۆگرامەکەدا بەڕێستان کەمێک باستان لە هەریەک لەم پرۆژانە کرد. وەکو دواوتە کاتمان زۆر کەم ماوە لەسەر هەریەک لەو پرۆژان یاخود چیتر ماوە لەسەر پرۆژەکانی ئیدارەی ڕاپەڕین بەڕێستان ئاماژەی پێ بدەن بە کورتی من سوپاس دەکەم. بەڵێ دیارە ئێمە لە کاتی ئێستادا بۆ دەست بەکاربوونەوەی پرۆژەکان دەمانەوێت پرۆژەی دووسایدی چوارخۆڕنە دووکان کە قۆناغی یەکەمی دەکەوێتە سنووری ڕاپەڕین و 95 کارەکانی تەواو بووە. دەمانەوێت لە نزیکترین دەرفەتدا ئەو پرۆژەیە بکەوێتەوە بواری جێبەجێکردن و بە شێوەیەکی تەواوی دیارە لە کاتی ئێستادا لە خزمەتی هاوڵاتیاندا بە شێوەیەکی تەواوی بکەوێتە خزمەتی هاوڵاتیان. و لە پرۆژەی گەشەپێدانی هەرێمەکانی ساڵی 2022 کە بڕی 20 میلیارد دینار سەری 20 میلیارد دینار بۆ سنووری ڕاپەڕین تەرخان کراوە. بەشی زۆری ئەو پرۆژانە بانگەواز و تەندەرینیان بۆ کراوە. دوێنێ یەکەم پرۆژەشمان کە کارەکانی تەواو بە بەردی بناغی بۆ دانرا لە قەزای حاجیاوە وەکو یەکەم پرۆژە وەکو دەستپێکی پرۆژەکانی سنووری ڕاپەڕین و بە دەستپێکردنی سەرجەم پرۆژەکان لەو پرۆژانی کە وەکو باس کراوەکو وەکو گلەیی وەکو پێی زەرورەت قۆناغەکانی تری شقامی 6 مەتری قەڵاتزەیە تەواوکردنی پردە هەڵواسراوەکەی قەڵاتزەیە و کۆمەڵک پرۆژەی تری گرینگە لە بواری ڕێگاوبان و کارەبا لە شاری قەڵاتزەی خۆشەویست و لە سەرجەم شار و شارۆچکەکانی پشدەر لە شاری ڕانیە لە قەزای حاجیاوە و لە شارۆچکەکانی تر لە چوارخۆڕنە لە سەرچاوە توانرا ئەو بودجەی گەشەپێدانی هەرێمەکان سەرجەم شار و شارۆچکەکان بەپێی پێویستی خۆیان پرۆژەی خزمەتگوزاریان بۆ دابدرێەوە کاری لەسەر بکرێ و دووسایدی ناوبازاڕی ڕانیە کە لە پرۆژە هەرە گرینگەکان و یەکە لە گلەی و داواکاری هەرە سەرچەکانی خەڵکی ڕانیە کارمان لەسەر کردووە و ئومێد دەکەین کە لە کۆتایی ئەم ساڵ یاخود لە سەرەتای ساڵی ئایندا
ئەو پرۆژە سەرجەم گرفتەکانی چارەسەر بکرێەوە بکەوێتە خزمەتی هاوڵاتیان و لەگەڵ نەخۆشخانەی 290 قەرێوەڵێ ئێمە هەموو جوهدێکمان خزمەتکردنی هاوڵاتیانەوە بە دڵنیاییەوە شەو ڕۆژمان خستۆتە سەرێک بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی سنوورە ڕاپەڕین وەکەم تەرخەمی ناکەین و بە دڵنیاییەوە دەنگێکی لێری خەڵکی ڕاپەڕین دەبین بۆ ئەوەی کە داخوازی و خواستەکانی سنووری ڕاپەڕین ئەوانەی کە هاتوونەتێدی سوپاسی هەموو لایەک دەکەین ئەوانەی کە نەهاتوتەدی بیانهێنی نەدی. زۆر سپاس کاکیوان کاکشوان بەڕێزیشتان وەکو چالاکوانێکی مەدەنی وەکو نوێنەری هاوڵاتیان چی داواکاریەکتان هەیە لە حکوومەت و لەلایەنی پەیوەندیدار وەکو دواپەیام ئەگەر بە کورتی بێمە سپاس دەکەم. وڵا وەکو حکوومەت پێویستە ئاوڕی زیاتر لە سنووری ئیدارە ڕاپەڕین بداتەوە لەبەرەوەی ئیدارە ڕاپەڕین زۆرترین زیان و قوربانی بەرکەوتووە لە ماوەی ڕابردووداوە یەک دووش ئەکرێت دانیشتوان بەڕاستی کۆی ئەو خزمەتگوزاریانەی کە هەیە نەدەخواستەکانی خواستی ڕەوایە بۆ نمونە کاکیوە باسی لە هەم جەنابیش نەخۆشخانەی 291 قاروێڵەی بە چارەسەرکردن و یان خستنەگەڕی و ئەو نەخۆشخانەیە ئەتواندرێ بەڕاستی کەرتی تەندروستی ئەو ئاریشانەی لە بەردەم کەرتی تەندروستی هەر لە سنووری ئیدارە ڕاپەڕین تاکو قەزای دوکانیش بگرێتەوە بەشێکی ئیدارەی سۆرانیش کە سنوورە لەگەڵ ئیدارەی ئێمە لە سنووری ڕاپەڕ ئەتوانێت چارەسەری بکات لە هەمان کادا ئەو ڕێگەوبانەی کە لە گوندەکان هەیە کە بەیاخی زیاتری پێ بدرێت لەبەرەوە چەند ساڵێکە بخۆی ئەو قەیرانێکە ڕوبەڕووی هەرێم بۆتەوە ڕاستی وەک لە ئاسپاسی خەڵکداری لە جگەلەوە ئەو ڕێگەوبان و مەسەلەی کەرتی تەندروستی و ڕێژەکەمی بینا کە بەڕاستی خوێنکارانی ئێمە یان فێرخوازان لە ناوەندەکانی خوێندن ڕوبەڕوو بۆیە دانیشتوانی ئیدارەی ڕاپەڕین هاوڵاتیان خواست و داواکاریانەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بارتەقای ئەو قوربانیەوەی کە لە ڕابردوودایانە لایەن لێ بکرێتەوە لە هەمان کاتیشدا گرنگیان پێ بدرێت بۆ ئەوی بتوانن لە ئاسخواسەکانی هاوڵاتیاندا بێ لە بەرە خۆتە نەزان ڕۆژ بە ڕۆژ خواستی هاوڵاتی زیادەکە ئەمە شوەکە حکومە زیاتر ئاوڕێ لایەنە پەیوەندیدارەکان بداتەوە بۆی بتوان لاماکە خاڵێکی ترکە کۆتا خاڵە ئەوەیە ئەو بەڕێوەبەرێتە گشتیانەکە کراونەتەوە لای زیاتریان لێ بکرێتەوە بۆی زیاتر بەدەنگ داواکاری هاوڵاتیان بستن بۆی ئەو ئاریشە و ئاستەنگانەی کە لە بەردەم کاری ڕۆژانەی هاوڵاتیاندا بتوانن ئەو بەڕێوەبەرێتیانە بتوانن خزمەتی زیاتری هاونیشتیمانیان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بکەن. زۆر سپاس کاکشوان بۆ هیوایی کە پەیامی بەڕێستان گەیشت بێت و هەر یەک لەو پرۆژانەی کە جەنابتان و کاکیواش ئاماژەیان پێدا کە تەواو نەکراون هەرچی زووە کارەکانیان تەواو بکرێت و بچێتە خزمەتی هاوڵاتیانەوە. سپاس بۆ هیوا قەرەنی کە بەڕێزیان سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕینن و شوان شێخە قەرەنی کە بەڕێزیان چالاکوانی مەدەنین هەردووتان لە ڕانیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش کە هەتا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ.